دەستگای خێرخوازی بازانج دەکەم زۆر سوپاسی ئێوەش دەکەم کە بەهانەی ئێمەوە هاتن. لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە ئاگادارکراینەوە کە ماڵێکی دەستکورت و هەژار پێویستیان بە هاوکاریە و نەخۆشی تەنکی پێ هەڵچنیون. باوکەکە توانای دابینکردنی تێچووی نەشتەگەری جگەرگۆشەکەی نییە و لە پێناو کۆتایی هێنان بە ئازارەکانی کچە بچکۆلانەکەی پانای بۆ قەرز و قۆڵە بردووە. بە قورجێکی پڕ لە گریانەوە هاواری چارەسەری کچە 4 ساڵانەکەی دەکات. ئێوە زانیاریتان پێگەیشت کە قەردی کردووە. بەڵێ خانەوادەکەش مستحقن وەنیە هەژارن. زۆر بە خێرایی بڕیار لەوەی درا دوای ئەوەی کە خاڵبەندیەکانی پرۆژەکەی لەسەر جێبەجێ دەبوو بڕیاردا کە هاوکاری بکرێتن و سنتەرمان ئاگادار کردەوە کە دەستگای خێرخوازی بارزانی تێشبەکەی لە ئەسپۆ دەگرێت. هەروەکو هەمیشە دەستگای خێرخوازی بارزانی شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ خزمەتی هەژاران دەکەن. بابچین بۆ لای باوکی مەیلی. باوچێک بە دیار پەنجەری ئومێدی ژیانەوە دانیشتووە و سەیری بارگرانی ڕۆژگاری داهاتووی دەکات و بە ئاواتی کرانەوەی ڕووناچیە بەسەر ژیانیدا. بیر لە دانەوەی ئەو قەرزانە دەکات کە بە ئەمەکەوە لە ناسیا و دۆستەکانی وەریگرتووە. باوکی مەیلی دەیەوێت دڵە بچکۆلەی کچەکەی چارەسەر بکات کە لە یەکەم چرکە ساتی هاتنی سەردونیا دڵی بە ناتەواوی دروست بوو و کونێکی تێدایە کە ژیانی لە هەمووان تاڵ کردووە. باوشی مەیلی چۆنی؟ خۆی سەلامەت بێ ئەلحەمدولیللا بە جەنابتان باش بن. مەیلی خان باشە؟ ئەلحەمدولیللا زۆر سوپاس لە خوای گەورە. ئەمڕۆ نەشتەگەری بۆ دەکەن. بەڵێ بەتەمانیەوە ڕۆکەنی خوا کە تەقسمەت ئینشاڵڵا نەشتەرگەی لێو دەکەین. پێم وا بێت تێچۆکەی بڕێک زۆرە. وڵی تێچۆکەی زۆرە دواییش ئەمە بلاغە پارەم نییە لۆی دابین بکەم مەبلاغەکەی زۆرە مەسلوفی زۆرە. بە پێی زانیارانی کە دەستگای خێرخوازی بارزانی یعنی بەدەستیان گەیشتەوە تۆ مەبلەغەکەت خەرج کردووە. ئاڵێ وەڵڵا تا پێم بکرێتن عەمەلیاتەکەی لۆ بکەم. دکتۆر عەباس وەکو هەمیشە هەر چۆن هاوکاری کەسانی با بڵێن کەم دەرامەت دەکەن بۆ باوکی مەیلیش چیەکەن؟ بەڵێ شانازیە بۆ مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێ ئەوە دروشمی دەستگای خێرخوازی بارزانیە. ئەمڕۆژ لە خزمەت ئەو خانەوادە بەڕێزین بۆ چارەسەرکردنی منداڵێکان. پێشترم کەیسە لە لای ئەمە تۆمار کرابوو بەڵام ئەو وەختە تەمەنی کەم بوو نزیکی 4 مانگ بوو نەشتەرگەری بۆ نەدەکرا. سپاس بخوا ئاگادارکراینەوە کە ماوەیەکی نەشتەرگەری بۆ دانراوە لایەن پزیشکی پسپۆر و زۆروفی خانەوادەکەش بەو شێوەیە کە جەنابەت باست کرد و باوکی مەیلی ئاماژەی بە زڕوفەکەیان کرد کە چۆن بووە بۆ یەکە ئەو بابەتەمان زانی خۆشحاڵیەوە توانیمان بخەینە زمانی یەکێک لە پرۆژەکانی خۆمان. یعنی هەر دەست بەجێ ئەگەر ئێوەش هاوکاریتان نەکرد بە نەشتەگەریەکەی دەکرد بەڵام بە قەرز بۆی بارگرانێکی زۆر بۆی کە هاتن بەهانە بەتەکیت لەبەرەوە بە ئەرکی خۆمان زانی کە مەرجەکانی ئەو پرۆژەیە مەشمولیەکە بتوانین بخەینە زمانی ئەو چوارچێوەیەوە بارگرانی ئەو قەرزە لەسەری سوود بکەین. چی بۆ بکەن؟ حەزەکەم پێم وا بێ پارەکەش داوە نییە بە بەشی ژمێریاری؟ بەڵێ بەشی ژمێریان پارەکەمان داوە کردو پارەکەش لە قەدەکەمان کردو پارەکەشمان داوە وە بیوەسلیان لۆ بکەن گوتی بێ لە عەمەلیاتی حازر بیکەن. بازم دکتۆراوەکو دەستگای خێرخوازی بارزانی چوونە وانە پارەکەی ئەوە پارەکەیان بۆی ناویتەوە؟ بەڵێ دکتۆر ئەگەر پارەکان ئەوە ئەو پارەی کە تەسلیمت کرد بە ژمێریاری ئەوە ڕادەست دەکەینەوە. زۆر سوپاسی دەستگای پارەی نەشتەرگەریەکە و مانەوەی بە چۆن ڕۆژێک کە لێرە دەمێنێتەوە لەگەڵ ئەو دا و دەرمان و پێداویستانێک کە پێویست دەکات هەمووی لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی و کەڤەرکراوە بە جەناب. زۆر سوپاسی دەستگای خێرخوازی بارزانج دەکەم زۆر سوپاسی ئێوەش دەکەم کە بەهانە ئێمەوە هاتن هاوخەمی من بوو زۆر سوپاسان دەکەین. دوای گەڕانەوەی تێچووی نەشتەگەریەکە لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە ئومێدێک بۆ باوکی مەیلی گەڕایەوە. ئێستا ئاسوودەتر و سەربەرزانەتر بیر لە داهاتووی خۆی و مەیلی کچی دەکاتەوە. ئێستا
تەنها نزایەن ئەوەیە بە سەرکەوتووی نەشتەگەری بۆ کچەکەیان بکرێت و بۆ ئەبەت ئازار دڵە بچکۆلانەکەی مەیلی جێبێڵێت. نەشتەگەریەکە 4 کاتژمێری خایاند و دکتۆرەکان بەدڵێکی گەورەوە چارەسەری دڵە بچکۆلانەکەی مەیلیان کرد. دەرگای ئومێد هەمیشە کرایەوە و هەمیشە ئەگەری قوبوڵبوونی نزاکان هەیە و بە سەرکەوتووی مەیلی ڕەوانەی ژووری چاودێری چڕ کرد. دکتۆر دەرەنجامی نەشتەگەریەکەمان پێ بڵێ نەشتەگەریەکی چۆن بوو؟ عملیاتەکە سەرکەوتوو تەواو بوو، کونەکە لە ناو دڵیا بوو، کونەکەژی پێینی کرا، تازە مشکلەکە نەما خلاص بوو. باش، ئێمە دەمێکی زۆرە چاوەڕێیتوەکەی نزیکی 4 کاتژمێرە. ئایا نەشتەگەریەکە هێندە قورس بوو کەوەندە کاتی پێویست بوو؟ نەخۆشی نەشتەرگەری منداڵە هەنێکی زەحمەتە، حتا دکتۆری بەنجی حاضر دی، حتا ئەمە عملی دکن دلی ئەستنایی ئیش دکێ، هەتا تەواو دەبێت 3 ساعت 4 ساعت دەبێت. دەست خۆش بێ دکتۆر، ئەمە سوپاسی تۆکەین، سوپاسی دەستگای خێرخوازی بارزانی شەکەین کە لاستۆی گردە و نەشتەگەریە. بەێ ئەوە منداڵەکە پێویستی و نەشتەرگەری هەبوو، بەڵام ئیمکاناتی نەبوو، ئەوەژی دەستگای خێرخوازی بارزانانی نەمر بالی کاری دەتوانین کە ئەنجامی ئەو نەشتەرگەری بدەن. چاوەڕوانی خۆی ئینشاڵڵا هەڵدەستێتەوە و خی گەورە شفایەدات. ئینشاءڵڵا. زۆر سپاس دکتۆر، حەزێتمان دای سپاس. دوای تێپەڕبوونی 8 ڕۆژ لە نەخۆشخانە و لە ئەستۆگرتنی تەواوی تێچووی نەشتەگەریەکە و چارەسەریەکانی لەلایەن دەستگای خێرخوازی بارزانیەوە هەمووان بەگەشتبینیەوە سەیری ئایندە دەکەن. ئەوەی ماوەتەوە بڵین ئەوەیە چەندە شانازی بۆ دەکەین کە ئازار لە جەستەی منداڵێک نەمێنێت و تۆی ئومێد لە دڵی دایک و باوچێکدا بچێنین. هەروەکو بارزانی نەمەر فەرموویەتی جێگەی شانازیە مرۆڤ خزمەتکاری میلەتی خۆی بێت.